سڵاو ڕێز بەخێربێی بۆ وانای بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی گەیشتینە لاپەڕە 23 لە لاپەڕە 23ش گەیشتینە کۆتایی لاپەڕەکە دەربارەی ئەوەی دەیزانی بینووسە. ئەوەی دەیزانی بینووسە ژمارەیەک پێکهاتووە لە چوار ڕەنووسی هەموویان لە یەکتر جیانە. بچووکترین ڕەنووسیان 1 و سەرجەمیان 11ەیە. بچووکترین ژمارە کامەیە کە ئەم مەرجانەی تیادا دێتە دی وە گەورەترین ژمارە کامەیە کە ئەم مەرجانەی تیادا دێتە دی. کەوا بوو ژمارەیەک هەیە چوار ڕەنووسە، هەر ڕەنووسەی جیایە لە ڕەنووسەکانی دیواتە هیچ ڕەنووسێک دووبارە و سێبارە نەبوویتەوە. بچووکترین ڕەنووس گچکەترین ڕەنووس 1ە وە کە ڕەنووسەکان لەگەڵ یەک کۆ دەکەینەوە سەرجەمەکەی چەندە؟ 11. با بچین بزانین کو. با بچین بزانین چۆن. بێگومان ئەو ڕەنووسانەی کە هەمانە ڕەنووسەکان چنە؟ ڕەنووسەکان 1 2 1 2 3 4 4 ڕەنووسی 5 و 6 و 7 و 8 و 9. ئەو ڕەنووسانەمان هەیە لەبەرەوەی چونکە گوتی چی نووسرابوو؟ نووسرابوو بچووکترین ڕەنووسیەکە ڕەنووس سفرمان دانەنا. ئێستا 2 مەرج هەیە، 3 مەرج هەیە. یەکەم مەرج کە 4 ڕەنووسەواتە خانەی یەکان و دەیان و سەدان و هەزاران دەتانین دروستکەین 4 خانە. پاشان مەرجی دووەم بچووکترین ڕەنووسیە کە دەبی ئەو یەکە هەر لە گەڵبی دەینین لە جێیەکی دادەنین بە دڵی خۆت لێرەدانێ. پاشان 3 ڕەنووسی دیش دەینین لەو ڕەنووسانە لە 2 و 3 و 4 و 5 و 6 و 7 و 8 و 9 دایان دەنین. مەرجەکە چییە؟ کە سەرجەمیان واتە کە کۆیان دەکەینەوە بکاتە 11. کە کۆیان دەکەینەوە بکاتە 11. ئەگەر بە کەیفی خۆمان ئەو ڕەنووسەمان هەڵبژارد، ڕەنووسی 7 لێرە داماننا، کۆی دەکەینەوە 1 کۆ 7 دەکاتە 8. 8 ئەو دووەشی ئەگەر بۆ بینیندانێنیان ئەو سەیە 8 لەگەڵ 2 دەکات 10. 1 مایلۆ 11ی چ لێرەدانەی ناتوانین یەکی دانین چونکە نابی دووبارە ببیتەوە. کەوا بۆ ئەو 7 گەورەیە نەبوو، ئەو 7 نەبوو، ئەوە گەورەیە دەهینە ئێرە کە بە کەلک نەهات. ئەو جارەی لە جیات کە 7ەکە گەورە بواتە 8 و 9 هەر نابی زۆر گەورەیە، بەس دەتوانین تاقیکەینەوە. 1 کۆ 8 1 کۆ 8 دەکا 9 9 کۆ 2 لە ئێستاوە دەکا 11. کەوابوو نابی هیچ لێرە چ بنووسین؟ سفر ناتوانین بنووسین. کەوابوو نابیتن. ئێستا زانیمان لە 7 گەورەتر 8 و 9 هەر نابی. با شەشەکەی بینین 1 کۆ 2 دەکا 3 لەگەڵ 6 دەکا 9 9. کەمترین شت لێرە چمان هەیە؟ ئەو سێمان هەیە. 9 لەگەڵ 3 دەکا 12 لە 11 گەورەترە، شەشەکەش گەورەیە، ئەوەش هەر نابی. ئێستا ئەو پێنجەی دەینین بە ئەو چارەی بینین بزانین کووە. دەڵێن 1 لەگەڵ 2 دەکا 3 3 کۆ 3 دەکا 6 6 کۆ 4 دەکا 10. ئەوە کەم بوو، دەتوانین ئەو دووەی لابین ئەو پێنجەی لە زیاتی دانین بزانین کووە. دەڵێن 5 کۆ 1 دەکا 6 6 کۆ 3 دەکا 9
9 کۆ 4 دەکا 13 ئەوەش نەبوو کەوابوو ئەو سێی لابێ ئەو پێنجەی لابین ئەو دووەی بینینەوە ئەوەش کەم بوو ئەو چارەش لابین ئەو پێنجەی بینین بزانین ئەوە کووە دەڵێن 2 کۆ 1 3 3 کۆ 3 دەکا 6 6 کۆ 5 دەکا 11 ئێستا ڕێکمان خست چار ڕەنووسماندانا بە دڵی خۆمان لە کام خانەماندانا دەتوانین ئەو سێ بێتە ئێرە ئەو بێتە ئێرە گرنگ بچووکترین ڕەنووسیەکە سەرنجەمیشیان کە کۆیان دەکەینەوە 11ەیە باشە پرسیارەکە چ بوو لەولای با بیخوێنینەوە بچینەوە لای پرسیارەکە نووسرا بوو بچووکترین ژمارە کامەیە کە ئەم مەرجانەی تێدا ژمارە وە گەورەترین ژمارە ئێستا ڕەنووس نەما بوو بە چ بوو بە ژمارە ئێستا ژمارە چی دروست دەکەین لەو ڕەنووسانە کە گچکەترین و بچووکترین ژمارە بی هەتا بتەوێ ژمارەی بچووک دروستکەی دەبی بچووکترین ڕەنووسی بینی بچووکترین ڕەنووس لە گەورەترین خانەی دانەی ئاوا بچووکترین ڕەنووس لە گەورەترین خانەی دانەی ئاوا پاشان بچووکترین لە پاش یەک چ بچووکە دووەکەش دەینی لە خانەی پاشەوی دادەنەی ئاوا پاشان چ بچووکە سێیەکەش دەینی لە خانەی دیکە دادەنەی ئەو زات چ بچووکە پێنجەکەش دەینی لە خانەی یەکە بەو شێوەیە ئەوە بچووکترین ژمارەت دروست کرد بچووکترین ژمارەت دروست کرد ئەگەر بتەوێ بچووکترین ژمارە چەند بوو 1235 ئێستا دەیەوێ گەورەترین ژمارە دروستکەی بە هەمان شێوە گەورەترین ڕەنووس لە گەورەترین خانەی هەزاران پاش ئەو چ گەورەیە پاش ئەو چ گەورەیە 2 ئەو جا 1 ژمارەکەمان بوو بە چ ئەوانە بە کەلک نەهاتن با لێرە بن ژمارەکە بووە 5321 ئەو ڕێگایە هەیە بۆ ئەوەی بچووکترین ژمارە دروستکەی و گەورەترین ژمارە دروستکەی لە هەمان ڕەنووس تەنیا خانەکان جێیەکانیان دەگۆڕی گەر تەمەشاکەی لێرە ئاوا دەخێنینەوە 1 2 3 5 لێرە ئاوا 1 2 3 5 کە لە دەستی چەپ ژمارەی بچووکە ڕەنووسی بچووکە بوو ژمارەکە هەمیشە بچووکە کە لە دەستی چەپ ڕەنووسی گەورە هەبوو ژمارەکە گەورەیە دەستی چەپ لای چەپ زۆر گرنگە چونکە خانەکان گەورەنە خانەی پاشی هەزاران دە هەزاران و ئەوە دێ ئەو خانانە خانەیەکان لە هەمووی بچووکترە بەو جۆرە هاتینە کۆتایی ئەو لاپەڕەیە و کۆتایی ئەو وانەیەش هاتە وانەی داهاتوو هەر بژی